لەو کاتەی کوڕەکانمان ڕفێندراون ئێمە بەردەوام هاوشانی کە سوکاری خوێندکاران لە بەردەم خوێندنگەکە چاوەڕێی بیستنی هەواڵی دڵخۆشکەرین. ئێمە ژیانمان تاڵ بووە و ناتوانین هیچ کارێک بکەین تا منداڵەکانمان بۆ نەگەڕێنەوە. بەردەوامیش هێزە ئەمنیەکان دڵنیاییمان دەدێنێ ئەوەش تا ڕادەیەک ئومێدمان پێدەبەخشێت. من تەنیا نیگەرانی منداڵەکەی خۆم نیم، بەڵکو نیگەرانی سەرجەم ئەو خوێندکارە بێتاوانانم کە ڕفێندراون و هەمیشە دەگریم و دڵگرانم بۆ ئەو کارە ساتەی بەسەریان داهاتووە. چاوەڕێم منداڵەکەم بۆ بگەڕێنەوە، بەڵام تا ئێستا هیچ دیار نییە و بۆ ئەم نیش تا دێت زیاتر بە ئومێد دەبم و بەڕاستی زۆر نیگەرانم.